ڕێکخراوی ئازادبوون بۆ گەشەپێدانی بەردەوام ڕێکخراوێکی ناحکومی سربەخۆی قازانجنەویستە بە دیدگای تاکی ئازاد و یەکسان بۆ کۆمەڵگەی مەدەنی کاراکارەکات. پەیامەکەی بنیادنانی سەکۆیەکە بۆ گفتوگۆکردن و داکۆکیکردن لە ئازادی و یەکسانی بۆ کۆمەڵگەیەکی مەدەنی کارا کە تێیدا هەمووان بە ئاشتی و ئازادی بژین. ئامانجەکانی ئازادبوون بریتین لە یەکەم هەوڵدان بۆ هێنانەدی دادپەروەری کۆمەڵایەتی لە نێوان تاکەکاندا بەبێ جیاوازی نەتەوەی ئاینی ڕەگەزی. دووەم بنیادنانی سیستەمێکی پەروەردەیی نوێ بە ئاراستەی مەدەنیەت و بەرەو پێشبردنی تاک. سێیەم کارکردنی ژنان و پیاوان پێکەوە بۆ دروستکردنی پلاتفۆرمێک بۆ ژنان لە پێناو بنیادنانی یەکسانی ڕەگەزی بۆ هەرێمی کوردستان. چوارەم پاراستن و چاکردنی ژینگە. استراتیژی ئازادبوون بریتیە لە کارکردن لەگەڵ حکوومەت، دەسەڵاتی ناوخۆیی، ڕێکخراوە ناوخۆیی و جیهانیەکان، ژنان، گەنجان، گروپە پەراوێزراوەکانی کۆمەڵگا تا پێکەوە کار بکەین بۆ داکۆکیکردن لە ئازادیە کەسیەکان، پاراستنی ژینگە، بنیادنانی کۆمەڵگەیەکی مەدەنی کارا لە ڕێگەی تواناسازیکردن و کارکردن بۆ سیستەمێکی پەروەردەی مەدەنی. ئازادبوون لەلایەن ئەم کەسایەتیانەوە دامەزرێنراوە: فەریدون حەسەن، نیاز عەبدوڵڵا، تەحسین قادر، جیهاد محەممەد، ئالان نەجمەدین. پەیکەر و بنەمای کارکردن. پەیکەری بەڕێوەبردنی ئازادبوون لە سێ دەستە پێکهاتووە: دەستەی گشتی، ڕاستپێرا و کارگەڕی. 2 ساڵ جارێک کۆبوونەوەی دەستەی گشتی ئەنجام دەدرێت بە مەبەستی هەڵبژاردننی دەستەی ڕاستپێرا و ئەو دەستێژ لە ناوخۆیدا سەرۆک و جێگری سەرۆکی ڕێکخراو بۆ دەستەی کارگێڕی هەڵدەبژێرێت. تا ئێستا 3 خول کۆبوونەوەی دەستەی گشتی ئەنجامدراوە و 3 دەستەی کارگێڕی هەڵبژێردراون. دەستەی کارگەڕی لە خولی دووەمدا بە بەشداری ئەندامان و دۆستانی ئازادبوون لەسەر بنەمای سوات هەڵسەنگاندنی بۆ ئازادبوون ئەنجامدا. پاشان لەسەر بنەمای سمارت 4 ئامانج لە کۆی 8 ئامانج هەڵبژێران. هاوکار دیدگا و پەیامی ئازادبوون داڕێژران. دواتر پۆلیسی و یاساکانی تایبەت بە کارکردنی ڕێکخراو وەک یەکێک لە بنەماکانی کارکردن داڕێژران. ئەوانیش سەرچاوەمرۆیەکان، دارایی و ژمێریاری، یەکسانی ڕەگەزی، پاراستنی کارمەند لە هەراسانکردنی سەکسی، چاودێری و هەڵسەنگاندن، بنەمای کاری خۆبەخشی، دژەگەندەڵی، ژینگە، میدیا. دەستەی بەڕێوەبردنی خولی یەکەم بریتین لە فەریدون حەسەن سەرۆکی ڕێکخراو، نیاز عەبدوڵڵا جێگری سەرۆک. ئەندامانی دەستەی ڕاستپێرا و بریتین لە جیهاد محەممەد، گەشەدارە، تەحسین قادر، ڕازا و مەحموود، عەزیز ڕەئوف، هۆمەر محەممەد، بابان جەعفەر. خولی دووەم جیهاد محەممەد سەرۆکی دەستەی گشتی، دەستەی ڕاستپێرا و هاوڕێی عەزیز و ڕەوانشاد بەختیار شێع عوسمان، مەستان تەحسین، هۆمەر محەممەد، ئاڵا شەهاب، ئالان نەجمەدین، کامیل عومەر. دەستەی کارگەڕی بابان جەعفەر سەرۆکی ڕێکخراو، هەڵوێز کەریم جێگری سەرۆک، دەشتێ تۆفیق بەڕێوەبەری بەشی دارایی و سەرچاوەمرۆیەکان، نووا عەبدوڵڵا بەڕێوەبەری بەشی پرۆژە و چالاکیەکان. خولی سێیەم تەحسین قادر سەرۆکی دەستەی گشتی، دەستەی ڕاستپێرا و دکتۆر گەشەدارە، دکتۆر ڕازا و گوڵێ، دکتۆر کامەران قەرەداخی، هۆمەر محەممەد و بابان جەعفەر. دەستەی کارگەڕی هەڵوێز کەریم سەرۆکی ڕێکخراو، ئاڵا شەهاب جێگری سەرۆک، شاجوان بەکر بەڕێوەبەری بەشی دارایی و سەرچاوەمرۆیەکان. بە خێوەتگەی ئازادبوون دەستمان پێکرد لە مانگی نۆی 2019 لە شارۆچکەی دووکان بۆ ماوەی 2 ڕۆژ میوانداری لە 10 کەسی شارەزا و پسپۆر ئەزمموی جیاواز کرا بۆ گفتوگۆکردن دەربارەی گرفت و دەرفەتەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان. لە قەیرانی کۆرۆنادا بەردەوام بووین و بۆ پاراستنی هاوڵاتیان 52,000 ماسکمان لە کەلار و چۆمان لە مانگی 7 و دەی 2020 دابەش کرد. پرۆژەکانی ئازادبوون. پرۆژەی یەکەم میدیای ئازادبوون. سایت و تۆڕە کۆمەڵایەتەکانی ئازادبوون لە مانگی تەمووزی 2020 دەست بەکار بوو. میدیای ئازادبوون تیشکی خستە سەر گەشەپێدانی لایەنی فکری تاک. ئەم پرۆژەیە زیاتر لە 1000 بەرهەمی نووسرا و وەرگێڕراوی لەگەڵ 7 زنجیرە ڤیدیۆیی فکری، فەلسەفی، پەروەردەیی، ژینگەی، ئەدەبی بڵاو کردوتەوە. پرۆژەی دووەم ساڵۆنی فکری. ساڵۆنی فکری سەکۆیەکە بۆ گفتوگۆ دەربارەی مژاری فکری و لە ماوەی هەرسێ خولەکەدا 54 ساڵۆنی فکری ئەنجام دراوە دەربارەی ئازادی، دیموکراسی، فکری سیاسی، تاکگەرایی، مێژووی داگیرکاری و پرسەکانی ژن، شکۆی مرۆڤ، کۆمەڵگەی دوای زانیاری، داگیرکاری و نامۆیی. پرۆژەی سێم چاپ و بڵاوکردنەوە. بۆ چاپکردنی بابەتی فکری تایبەت بە دیدگا و ئامانجەکانی ئازادبوون 30 کتێب لە ماوەی هەرسێ خولەکەدا چاپ و بڵاو کراونەوە. لەوانە مانیفێستۆی ئازادبوون، کێشەی تاک، ئازادی لە نێوان فەلسەفە و یاسادا. پرۆژەی چوارەم زیادکردنی بەشداری گشتی. ئازادبوون بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی پاو پرۆژەیەکی دەربارەی زیادکردنی بەشداری گشتی هاوڵاتیان لە بڕیارداندا لە سەی سادق و دوکان جێبەجێ کرد. پرۆژەی پێنجەم دیداری ئازادبوون. خەڵکانی خاوەن پەیام لەگەڵ ژمارەیەکی فراوان لە گەنجان، چالاکوانانی مەدەنی، میدیاکاران، ئەکادیمیەکان کۆ دەبنەوە و گفتوگۆ دەکەن. یەکەمین دیدار لە مانگی 12 2021
بە بەشداری 12 توێژەر لە هۆڵی مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکە لە سلێمانی بەڕێوە چوو. دومین دیدار لە مانگی 4 2023 بە بەشداری 6 توێژەر لە بنکەی بەڵگاندن و لێکۆڵینەوەی ژین لە سلێمانی بەڕێوە چوو. پرۆژەی شەشەم پەروەردەوە ڕزگاری مرۆڤ. ئەم پرۆژەیە لەلایەن بەڕێز جیهاد محەممەد بە هاوکاری دەستێک لە خەمخۆرانی پەروەردە داڕێژراوە. دوو قۆناغی پرۆژەکەیان گەیاندۆتە مەنزڵ. یەکەم قۆناغ سەرنجی خستە سەر فەلسەفە و میتۆدی پەروەردەی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی سازکردنی دایان کۆبوونەوە گفتوگۆ. دووهەم پەیپەرێکی ڕخنەیان لەسەر پرۆژەی یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان خستە ڕوو بۆ ڕای گشتی و پەرلەمان. پرۆژەی حوتەم قۆناغی یەکەم چاودێری و هەڵسەنگاندنی ڕەوشی ژینگە. ئازادبوون لە سەرەتای دامەزراندنیەوە کاری بۆ پاراستنی ڕەگەزەکانی سروش کردو و زنجیرێک چالاکی و پرۆژەی لەسەرم پرسە بەڕێوە بردووە. ئەنجامدانی سیمپۆزیۆمێک دەربارەی هاوارێک بۆ ژینگەی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی بیمە و ڕێکخراوی سروشتی کوردستان لە ساڵی 2022 لە هەمان ساڵدا پرۆژەیەک بە ناونیشانی چاودێری و هەڵسەنگانی ڕەوشی ژینگە لە ناوەندی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە هاوبەشی لەگەڵ UPP ئیتاڵی و پاڵپشتی دارایی یەکێتی ئەوروپا بەڕێوە برد. لە مانگی نۆی 2022 لەژێر دروشمی ئێمە دەتوانین جیهانێکی دادپەروەر و ژینگە دۆست بنیاد بنین، ڕێکخراوی ئازادبوون و ڕێکخراوی بیمە بە ئامادەبوونی ژمارەیەک چالاکوان و خەمخۆری ژینگە لە بناری گۆیژە لە شاری سلێمانی بەشداری بزوتنەوەی نێونەتەوەی هەینی بۆ داهاتویان کرد. ڕێکخراوی ئازادبوون و بەشی زانستی ژینگەی سەر بە کۆلێژی زانستە سروشتیەکانی زانکۆی سلێمانی خولێکی دووڕۆژەیان دەربارەی پلاستیک لە مانگی 2 2023 پێشکەش کرد. لە مانگی 9 بۆ مانگی 12 2023 هەڵمەتێکی هۆشیاری ژینگەیی دەربارەی زیادبوونی شەرپەنجە، پیسبوونی هەوای شاری سلێمانی بە مۆناسی، پیسبوون بە دەنگ لە شاری سلێمانی، زاگرۆز و دارستان ڕۆڵی پەروەردە لە ژینگە دۆستیدا بەڕێوە بردرا. قۆناغی دووەم پێکێنانی تیمی ژینگە. ڕێکخراوی ئازادبوون لەگەڵ چالاکوان و دڵسۆزانی ژینگە لە مانگی 11 2023 تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوونی پێکهێنا. دیدگا تاکی ژینگە دۆست، ژیان دۆست و ئازاد. پەیام لە ڕێگەی پەروەردەکردن، بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری، ئەنجامدانی توێژینەوە و لێکۆڵینەوە تیمەکە کار دەکات کاریگەری ئەرێنی بەردەوام بۆ سەر ژینگە دروست بکات. ستراتیژ بۆ پەروەردەکردن بە کللتورێکی ژینگەیی و ڕەگداکوتاوی قوڵ لە ناوتاک و کۆمەلگا بۆ گۆڕانکاری درێژخایان و ئەرێنی بۆ داکۆکیکردن لە ژینگە کار دەکات. ئامانجەکانی تیمی ژینگە: یەکەم بە پرۆگرامکردنی ژینگە لە ناوەندەکانی خوێندن قۆناغی بنەڕەتی. دووەم بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ژینگەیی تاک. سێەم ئەنجامدانی توێژینەوە و نووسینی راپۆرتی ساڵانە دەربارەی پێشلکاریەکان بۆ سەر ژینگە. چالاکیەکانی تیمەکە لە سەرەتادا بە هاوبەشی لەگەڵ کارگەی کللتور هەڵمەتی سەوزکردنی کارگەی کللتوری ئەنجامدا و لە مانگی 12 2023 و مانگی 1 2024 بە دوو قۆناغ 512 نەمامیان لە باخچەی کارگەی کللتور ڕواند. لە مانگی 1 2024 بە ناونیشانی ڕواندن لە بری سووتاندن و بڕینەوە لە گوندی ڕێژنە 200 نەمامی بەڕووی 1 ساڵە لە چواردەوری درەختێکی سوتاوی بەڕووی 200 ساڵە ڕواند. پرۆژەی هەشتەم خولی پێگەیاندن و گەشەپێدانی توانای خۆبەخشان. لە نێوان ساڵانی 2020 بۆ 2021 ڕۆژنامەنووس نیاز عەبدوڵڵا بە هاوکاری گروپی جۆرناڵ خولێکی ڕۆژنامەوانی لە هەڵەبجە و خوورماڵ بە هاوکاری ناوەندی کللتوری چۆمان هەمان خولی لە سۆران پێشکەش کرد. لە مانگی 2023 هەڵوێستکەریم ڕاهێنانێکی دەربارەی چۆنێتی نووسینی پرۆپۆزڵ بۆ خۆبەخشان و دەستەی کارگەری ڕێکخراو پێشکەش کرد. مانگی 8 بۆ مانگی 12 2024 ڕاهێنان دەربارەی گرنگی کاری خۆبەخش، کاری پێکەوەی و هەرەوەزی، سەلامەتی دیجیتاڵی، دەواازەیەک بۆ یاسای گشتی و یاسای باری کەسێتی، فریاگوزاری سەرەتایی، فۆتۆگرافی، سیناریۆ لەلایەن سەرۆر قەرەداخی، دکتۆر گەشەدارە، دکتۆر ڕازە و گوڵێ، هۆمەر محەممەد هەڵوێستکەریم پێشکەشکران. لە مانگی 8 2024 لەگەڵ دامەزراوەی بیرکردنەوەی ڕخنەیی ڕاهێنانێک دەربارەی بیرکردنەوەی ڕخنەیی سەرەتایەک دەربارەی ئارگومنتسازی لەلایەن دکتۆر شاهۆ سەعید، دکتۆر هەرێم کەریم، شارا ڕەشیدۆ پێشکەشکران. لە مانگی 8 2024 بە هاوبەشی لەگەڵ گروپی سکێچ ڕاهێنانێک دەربارەی پەیوەندیکردن لەلایەن کارۆخ فەرەج پێشکەشکرا. پاڵپشتی دارایی چەند پرۆژەیەکمان کرد، لەوانە ئۆرکێسترای ماڵی موزیک، ڕێکخراوی سەمای هاوچەرخ لە پرۆژەی سەمای هەناسەکانی شار، گروپی ز بۆ شانۆ لە شانۆی ماسی کوێر. لە خولی سێمدا دەستەی کارگەڕی پلانی 2 ساڵەی پرۆژە و چالاکیەکانی داڕشت و بەم شێوە دەستی پێکرد. ئەنجامدانی پرۆژەی توێژینەوەیەک بە ناونیشانی دروستبوونی تاکەکەسی سربەخۆ و کارا لە بەرامبەر دەسەڵاتگەرایی لە کۆمەڵگەی کوردیدا لە ساڵی 2025 دەستمان پێکرد و لە ساڵی 2026 تاو دەبێت.
ئەم پرۆژەیەکی استراتیژی ڕێکخراوی ئازادبوونە و دکتۆر دارا محەممەد نووسەری توێژینەوەکەیە. مەبەست لە ئەنجامدانی توێژینەوەکە دیاریکردنی فۆرمە جیاوازەکانی دەسەڵاتگەرایی و کاریگەریەکانێتی لەسەر تاکی کورد بۆ ئەم مەبەستە ڕاپرسی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و گفتوگۆ لە دەربەنیخان، هەولێر، سلێمانی، چۆمان، کەرکووک و ڕانی و دوهۆک ئەنجامدرا. دووەم، تیمی پەروەردە چەندان سیمیناری بەڕێوەبرد دەربارەی بنەماکانی پەروەردە، وتنەوەی وانەی زانست، ئەنجامدانی پانێڵێک بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایک، کاریگەری دەستدرێژی سێکسی لەسەر منداڵان، چاپکردنی 2 کتێب بە ناونیشانی وتارگەلێکی پەروەردەیی، ڕۆڵی پەروەردە لە گۆڕانکاری کۆمەڵگەدا. سێەم، تیمی ژینگە لە خولی سێمدا بەم شێوەیە کاری بۆ بەدیهێنانی ئامانجەکانی کرد. بە پرۆگرامکردنی ژینگە لە ناوەندەکانی خوێندندا، پرۆژەیەکی استراتیژ و درێژخایانی هەردوو ڕێکخراوی ئازادبوون و سروشتی کوردستانە لە مانگی 8 2024ەوە بە مەبەستی نووسینی 5 پرۆگرامی پەروەردەیی ژینگەیی بۆ باخچەی منداڵان دەستی پێکردووە و زیاد دە 45 پسپۆڕ و شارەزای ژینگە و پەروەردە بە خۆبەخشی کاری تێدا دەکەن. بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ژینگەی تاک لە ڕێی ئەنجامدانی سیمینار و گفتوگۆی کراوە دەربارەی قەیرانەکانی سەرچاوە ئاویەکان، کۆچی ژینگە، پلاستیک، پاڵاو گەنەوتیەکان، نمایشکردن و ئەنجامدانی گفتوگۆی کراوە دەربارەی فیلمی دەستی ماندوو لەسەر سکیتێرە، دەربارەی فیلمی لبات، ئەنجامدانی پانێڵی بنەتۆ و مێزگردی جوتیاران کە چالاکێکی هاوبەشی نێوان تیمی ژینگە و ڕێکخراوی ڕۆزا لۆکسمبۆرگ و دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستیە. ئەنجامدانی هەڵمەتی هۆشیاری ئەو خۆراکی تۆ دەیخۆیت بەژەهر گەورەکراوە. هەڵمەتی هۆشیاری دەربارەی زیان و کاریگەریەکانی پەینی کیمیایی و قڕکەرە کشتتوکاڵیەکان لەسەر بەرهەمە خۆراکیەکانمان بەڕێوەبرد، هاوکات کشتتوکاڵی سروشتی و پەیڕەوکردنی وەک چارەسەری بنەڕەتی پێشکەش کرد. ئەو بابەتانەی لە میانی ئەم هەڵمەتەدا پێشکەشکران لە دووتوێی کتێبێکدا بە ناونیشانی ئەو خۆراکەی تۆ دەیخۆیت بەژەهر گەورەکراوە چاپ و بڵاوکرایەوە. بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ژینگەی تاک و پێشکەشکردنی سیمیناری ژینگەیی بۆ منداڵانی باخچە و خوێندکارانی خوێندنگا بنەڕەتیەکان. ڕێکخراوی ئازادبوون و سروشتی کوردستان لە مانگی 12 2024دا 2 خولی پێگەیاندنی ڕاهێنەری ژینگەیی بۆ ژمارەیەک لە ئەندامان و خۆبەخشانی هەردوو ڕێکخراوسازدا. گۆیژە بپارێزە بە دەستپێشخەری تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون لە مانگی 5 2024 گۆیژە بپارێزە پێکهێنرا بە ئامانجی وەستانەوە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە شاخی گۆیژە ئەنجامدراون. گۆیژە بپارێزە بۆ داکۆکیکردن و پاراستنی سروشتی شاخی گۆیژە هەوڵەکانی بەگەرخست لە ڕێگەی ئەنجامدانی چالاکی مەدەنی و چەندین کۆڕووکۆبوونەوە، بڵاوکردنەوەی بەیاننامەی تایبەت بە پێشێلکاریەکان، بەشداریکردن لە هەڵمەتی ناڕەزایی دژ بەکانە بەردەکانی دەربەنیخان، ئەنجامدانی دەیان چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی و سیمینار، بەرزڕاگرتنی شەیدانی ژینگە. تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون و گۆیژە بپارێزە بەشدار بوون لە بۆنەی خوێنی شەیدانی ژینگە ڕووناکی ڕێیخەباتی سەوزمانە بۆ ڕێزگرتن لە قوربانیدان و بەردەوامیدان بە ڕێبازی دوو ڕۆڵەی بیرسەوز و گیانفیدای کوردستان، شەهیدانی ژینگە ئاری موختار و محەممەد شێخ حەیدەر لە مانگی 8 لە پارێزگای هەڵەبجا لەسەر گوڵکۆی پیرۆزیان کۆبووینەوە. 5 نەماوی زەیتون کە هەرێکیان بە ناوی شەهیدێکی ژینگەی کوردستان و ئاگرەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستانەوە پێشکەش بە بنەماڵەی شەهیدان کرا. ئەو نەمامانەش بە ناوی شەهیدانی ژینگە کران: حەمید مورادی، چیاکۆ یوسفی، خەبات ئەمینی، ئاری موختار، محەممەد شێخ حەیدەر. تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون پرسەنامەی بۆ شەهیدانی ئاگرەکانی ڕۆژهەڵات و شەهیدانی پێنجوێن ڕاگەیاندووە. پرۆژەی گوێسوان. تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون ناساندن و پاڵپشتی بۆ قۆناغی یەکەمی پرۆژەی گوێسوان ئەنجامدا. خاوەنی پرۆژەکە هونەرمەندی ڤیژوەڵی هاوچەرخ هەڵگورد ئەحمەدە. گوێسوان لە 10 قۆناغ پێگێت و پرۆژەیەکی هونەریە و پەیوەندی لەگەڵ کایەکانی ژینگە تەلارسازی و پەروەردە دروست دەکات. ئەم پرۆژەیە لە ئەزمونێکی تاقیکاریدا هونەر دەکاتە ئامڕاز بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکانی ژینگە و کار لەسەر دروستکردنی ئاگایی دەکات. بە دروشمی ئاو ژیانە دووەمین کۆڕبەندی ئاوی میزۆپۆتامیا لە مانگی 10 2025 لە شاری ئامەد لە باکووری کوردستان ئەنجامدرا. نوێنەری ڕێکخراوی ئازادبوون بابەتێکی بەناونیشانی ڕۆڵی ژن و کۆمەڵگە خۆجەیەکان بۆ بنیادنانی هاودەنگی ئاو لە میزۆپۆتامیادا پێشکەش کرد. زاگرۆسانە لە مانگی 11 2025 لە سلێمانی تۆڕی زاگرۆسانە بە ئامانجی بەڕێوەبردننی هەڵمەتی هەرەوەزی زاگرۆسانە پێکات. هەڵمەتەکە بۆ ماوەی 25 ڕۆژ بەردەوام بوو بە شێوەیەکی فراوان لە هەموو ناوچەکانی باشووری کوردستان دەستی پێکرد و
لێکەم ڕۆژی ئەنجامدانی زاگرۆسانە لە 5/12/2025 لە قۆپی قەراخ بە ئامادەبوونی زیاد لە 150 کەس لە چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە بەڕێوەچوو و 10,000 تۆوی بەڕووی ڕەسەن ڕوێنران. زاگرۆسانە لە دوهۆک، چیای بەرانان، هەڵەبجە، شەقڵاو و قەڵازێ و ناوچە جیاوازەکانی دیکەش بەڕێوەچوو. پێکێنەرانی تۆڕی زاگرۆسانە بریتین لە ڕێکخراوی سروشتی کوردستان، ئاکادیمیای ئیکۆلۆژی، تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون، گروپی شاخەوانی پیرەمەگرون، سنتەری سلێمانی بۆ ژینگە پارێزی و شاخەوانی. تیمی یەکسانی ڕەگەزی لە مانگی 6/2024 دامەزرا. لە سەرەتادا سیمینارێکی دەربارەی وێنای ژن لە فیلمی کوردیدا پێشکەش کرد. پاشان ناساندنی بۆ کتێبی ژنی کورد لە دیدی کوردناساندا لە سەرەتای سەدەی 90ەوە تا ناوەڕاستی سەدەی 20ەم ئەنجامدا. تیمەکە لە هەنگاوی دواتردا بڕیاریدا توێژینەوەک ئەنجامدات بە ناونیشانی بۆچی پرسی ژن نەبوو بە پرسی کۆمەڵگا. ئەم توێژینەوەیە هەوڵی وەڵامدانەوەی چەند پرسیارێک دەدات، وەک هۆکاری نەبوونی بزوتنەوەیەکی یەکگرتنووی ژنان لە هەرێمی کوردستان چیە؟ بۆچی خەبات و تێکۆشانی ژنان نادیدەتەکرێ؟ بۆ ئەمە بەستا گروپێکی تایبەت بە ژنان و پیاوانی لە سلێمانی، هەڵەبجە، کەلار، هەولێر و دوهۆک بانگهێش کرد بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەم مژارە. دکتۆر ڕازە و گوڵێ، دکتۆر گەشەدارە، هەڵوێستکەری و نووسەری توێژینەوەکەن. ڕێکخراوی ئازادبوون وەک ئەندامی تۆڕی 8 مارس و یەکێک لە ڕێکخەرانی بەشدار بوو لە ئامادەکاری و ئەنجامدانی چالاکی 8 مارسی ساڵی 2024 و 25 بەشدار بووە. لە چوارچەوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونگوتیژی دژی ژنان، کۆڕێک بە ناونیشانی کۆتای ژنان لە نێوان بربەست و هاندانی بەشداری سیاسی، پانێڵێک بە ناونیشانی ڕەهەندەکانی تونگوتیژی دژ بە ژنان وەک تاک لە هەرێمی کوردستانە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان ئەنجامدرا. تیمی یەکسانی ڕەگەزی لە هەمان کاتدا بەشدار بوو لەو گردبوونەوە و ناڕەزایەتیانەی لە ماوەی هەڵمەتەکەدا بەڕێوەچووە. بەدەست پێشخەری تۆڕی 8 مارس تیمی یەکسانی ڕەگەزی بەشدار بوو لە پێکهێنانی هاوپەیمانی 188 بۆ ڕاگررتنی پێشنیازی هەمواری یاسایی ژمارە 188 ساڵ 1950 کە بەپێی پێشنیازەکە ڕێگە بە بەشودانی کچی تەمەن 9 ساڵ دەدرێت. تیمی یەکسانی ڕەگەزی ڕۆڵی کارای گێڕا لە دروستکردنی ڕایگشتی دەربارەی هەموارەکە و بەشدار بوو لە دایان سیمینار و کۆنفرانس و بەرنامەی تەلەڤیزیۆنی تایبەت بە هەموارەکە. ئامادەکردن و خوێندنەوەی بەیاننامەی ناڕەزایی و ئەنجامدانی کۆنگرەی ڕۆژنامەنووسی لە بەردەم نووسینگەی ئەنجومەنی عێراق. تیمی یەکسانی ڕەگەزی ئەندامە لە پلاتفۆرمی یەکێتی نەتەوەیی ژنی کورد بۆ ئەمە بەستا بەشدار بووە لەدایان کۆبوونەوە و گفتوگۆی تایبەت سەبارەت بە ئەنجامدانی کۆنفرانس و کۆنگرەی یەکێتی نەتەوەیی ژنی کورد. پرسی ئاشتی لە مانگی 3 2025 ئازادبوون گفتوگویەکی ئەنجامدا لەژێر ناونیشانی مێژووی خۆرهەڵات جارێکی تر خۆی دەنووسێتەوە لەبەر ڕۆشنایی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان. لە مانگی 4 2025 کۆڕبەندی ئاشتی پرسی چارەسەری کێشەی کورد بە بەشداری ژمارەیەکی زۆر لە دیدگا جیاوازەکان گفتوگۆ دەربارەی پرسی ئاشتی کرا. فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فیدراسیۆن لە ساڵی 2006 دامەزراوە لە دەرڕێکخراوی ناحکومی و دە چالاکوانی مەدەنی پێکاتوە. ئازادبوون لە ساڵی 2023 بوو بە ئەندام لە فیدراسیۆن و دوونێنەری هەبوو. بابان جعفەر شاجۆن بەکر لە کۆنفرانسی ساڵی 2023 بابان جعفەر بوو بە ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردن و لە کۆنفرانسی ساڵی 2025 بوو بە ڕێکخەری فیدراسیۆن. لە ساڵی 2023-2025 یەکێک لە کارە لە پێشینەکانی فیدراسیۆن بەهێزکردنی ناوخۆی فیدراسیۆن و درایەتی گەندەڵی و احتیکاری کاری ڕێکخراوەیی بووە چ لەلایەن تاکە کەس یان حزبەوە، ئەمەش هەم لەسەر ئاسی ناوخۆ هەم بۆ دەرەوە. لە ساڵی 2025 ئەم چالاکیانەی ئەنجامداوە لەسەر ئاسی ناوخۆ دە کۆبوونەوەی ئەنجومەنی بەڕێوەبردن، دوو کۆبوونەوەی وەرزی ئەنجومەنی بەدواداچوون، دوو کۆبوونەوەی وەرزی ئەنجومەنی گشتی، ئەنجامدانی خولی بەهێزکردنی ئەندامان، دروستکردنی چەندین ڕێبەری مامەڵەکردن بە ناوخۆی فیدراسیۆن، بەهێزکردنی پەیوەندی چ لە ناوخۆ و چ لە دەرەوە. لەسەر ئاسی دەرەوە جێبەجێکردنی کۆمەڵێک چالاکی لەسەر پرۆژەی ڕووناکی، واژۆکردنی لێکتێگەیشتن لەگەڵ دوو تۆڕی ڕێکخراوەکان لە پارێزگای هەڵەبجە، بڵاوکردنەوەی سێ ڕاگەیاندراو لەسەر دۆخی هەرێم، ناردنی نامەیەک و پاشان بڵاوکردنەوەی بۆ ڕایگشتی دەربارەی بانگەوازێک بۆ پاراستنی بەلایەنی و شەفافیەت لە هاوبەشیکردن لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی بۆ نوێنەرایەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەرێم و عێراق. پرسی جینۆساید لەژێر دروشمی بەرەو دروستکردنی یادەوەری و بنیاددانەوە ڕێکخراوی ئازادبوون لەگەڵ ناوەندی کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی زنجیرەیەک سیمینار دەربارەی تاوانەکانی جینۆساید ئەنجامدا بە ناونیشانی جێندەر و جینۆساید، ئەنفال و جینۆسایدی ئێزدەکان وەک نمونە، ڕەهەندی ئابووری و دەرپەڕاندن و جینۆسایدی کوردەفەیلەکان، پرۆژەی ئەرشیفی نەتەوەی جینۆسایدی کوردستان، ڕامانێک لە ڕابردوو و ئاسۆیەک بۆ ئایندا، زەمینەسازی ڕێزگرتن لە تاوانە نێودەوڵەتیەکان.
چالاکی کولتوری و فەرهەنگی ئەنجامدانی گفتوگویەکی کراوە دەربارەی پرۆژەی هونەری تاسان. ئازادبوون لەگەڵ نوێنەرایەتی خۆسەری ڕۆژاوا خولی زمانی کرمانجی بەڕێنووسی لاتینی لە مانگی 9 دەی 2025 بەڕێوەبرد. ئازادبوون پاڵپشتی کۆنسەرتی میوزیکی گەنجانی نەوا ئینسانپڵی کرد. بەڕێوەبردنی دوو پێشانگای کتێب لە مانگی 4 و 7 2024 لەگەڵیدا نمایشی فیلم، نمایشی تابلۆی ژینگەیی و هەروەها چالاکی گۆرانی و موزیک بەڕێوەچوو. پرسی مامۆستایان و فەرمانبەران ئازادبوون پشگیری لە داواڕەواکانی 12 مامۆستا و فەرمانبەری کرد کە لە مانگی 1 2025 لە بەردەم نوێنەرایەتی نەتوێگرتوەکان لە شاری سلێمانی مانگرتنیان لە خواردن ڕاگەیان. مامۆستایان و فەرمانبەران لە یادداشتێکیانە کە ئاراستەی نەتەوەگرتوەکانیان کرد سەر ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی واژۆیان کرد و داواڕەواکانیان خستە ڕوو.